قوتابیانی خۆشەویست پێتان گەشتینەوە لە تەواوکردنی بابەتەکانی فیزیای پۆلی 12 لە بەشی هەفتەم کوتابەشی منهەجەکەمان ئەوش سێ بابەتمان هەیە بابەتی بێکداچوون و بابەتی لادان لە کەرتی دووەم ئەو بابەتی سێم لە کەرتی سێم دەبێتە لەیزەر ئەمە ئاشنایەتێکمان لەگەڵ بێکداچوون هەیە لە بەشی سێم ئەوش چییە بێکداچوونی شەپۆلە میکانیکیەکان بۆ زیاتر ئەوانین باسمان دەکرد دوو پرتە شەپۆل ئەگەر پەت بێ ئەگەر ئاو بێ ئەگەر دەنگ بێ کاتێک بێکدا دەچن سێ زۆر بێکداچوون ئەگەر ڕوودانی هەبوو دروستکەر و لاوازکەر و لەناوبەر لێرەش بە هەمان شێوە هەر بێکداچوون دەخوێنین بەڵام ئەوەی کە لێرە دەیخوێنین بێکداچوونی شەپۆلەکانی ڕووناچیە باشە ئەمە بە سێ تیبینی زۆر گرنگ دەست پێ دەکەین کە لە وزاری هاتیتەوە تێبینی یەکەم دەڵێت چی مەرجی بێکداچوون چێ لە نێوان دوو شەپۆلی ڕووناچی چ مەرجێکمان پێویستە بێکداچوون لە نێوان دوو شەپۆلدا ڕوو دەدات ئەگەر چیان یەکسان بێ هەمان لەمدایان هەبێ ئاگادار بە یان هەمان لەرەلەر ئاگادار بە کەواتە چ کاتێک دوو شەپۆل بێکدا دەچن مەرجی بێکداچوون چێ لە بینی دوو شەپۆلەکە پێویستە دوو شەپۆلەکە کە دەگەن یەکتری مەرجەکە چییە لە درێژە شەپۆلی یەکسان بن باشە خاڵی دووەم دوای داخلی وردەکاری تر دەبین لێرە بەنسبەت ئەو تێبینی خاڵی دووەم دەڵێ لە کاتی بێکداچوونی دوو شەپۆل ئەگەر دوو شەپۆلەکە بێکداچوون ئایا بەرئەنجام لەمدا چی لێ دێ درێژە شەپۆل چی لێ دێ زیاد دەکایان کەم دەکا هیچیان هەمان لەمدا دروست دەبتەوە یعنی لەمدا بە نەگۆڕی دەمێنێتەوە لە کاتی بێکداچوونی دوو شەپۆل ئەوە شەپۆلی بەرئەنجام شەپۆلێک بەرهەمدەی کە هەمان درێژە شەپۆلی دوو شەپۆلەکەی پێشی خۆی هەیە یعنی لە کە بێکداچوون ڕوویدا درێژە شەپۆل و لێرەلەر گۆڕانکاریان بەسەردا نایێ ئەدی چی دەگۆڕێ ئەو نقطە زۆر گرنگە ئاگادار بە ئەوەی کە دەگۆڕێت چییە تەنها فراوانی دەگۆڕێ یان فراوانی شەپۆلەکە زیاد دەکا یان کەم دەکا یان ئەنجامەکەی دەبێتە سفر باسی دەکەینەوە خاڵی سێم باسی فراوانی دەکا دەڵێ بەپێی بنەمای سەریەکسیۆن فراوانی بەرئەنجام چی لێ دێ فراوانی شەپۆلی بەرهەمهاتوو لە هەر ساتێکدا دەکاتە سەر ئەنجامی کۆکردنەوەی فراوانی هەردوو شەپۆلەکە کەواتە فراوانی دەگۆڕێ ئاگادار بن یعنی دوو شەپۆل بێکدا بچن لەرەلەر ناگۆڕێت درێژە شەپۆل ناگۆڕێ ئەوی دەگۆڕێت چییە فراوانیە مامۆستا فراوانی مانای چییە مانای توندی ڕووناچەکەی مانای بریسکانەوەکەیە یعنی توندی ڕووناچەکە شەوقەکەی یان زیاد دەکا یان کەم دەکا یان تاریک دەبێ باشە بەپێی جۆری بێکداچوونەکە باسی دەکەینەوە تێبینی یەکەم مەرجی بێکداچوون هەمان لەمدا دومیان فراوانی درێژە شەپۆلی بەرئەنجام ناگۆڕێ هەمان درێژە شەپۆلی دوو شەپۆلەکەی تریە ئەوەی کە دەگۆڕێ چێ فراوانەکەی واتە توندری ڕووناچەکەی واتە بریسکانەوەکەی دەگۆڕێ باشە ئەو سێ تێبینیە تاکڕەنگ چییە جەماعەت بۆ ئەوی شەپۆل بێکدا بچێ بۆ ئەوی دوو شەپۆل بێکدا بچن پێویستە هەر یەکە لە شەپۆلەکان چ بن تاکڕەنگ بن و هەمان لەمداشیان هەبێ مامۆستا تاکڕەنگ مانای چییە تاکڕەنگ ئەوەیە کە لە ڕووناچی لێزەر دەردەچێت پێی دەڵێن هاوبار تەماشا وێنەکەی بکە تاکڕەنگ مانای چییە یعنی بێناسەکەی پێمان دەڵێ ئەو سەرچاوە ڕووناچیانن کە ڕووناچەکەیان هەمان درێژە شەپۆلیان هەیە تەماشا ئەو شەپۆلە بکە لەگەڵ ئەوی تر تەماشاکە ئەوە پێی دەڵێن تاکڕەنگ چونکە لەرەلەر و درێژە پۆلی شەپۆلەکان یەکسانە کەواتە هەمان لەرەلەر و هەمان درێژە پۆلیان هەیە بە یەک ڕەنگ دەردەکەون بەڵام ئایا گڵۆپەکی ئاسایی ئەگەر وێنەی گڵۆپەکی ئاسایی بکەین ئایا ئەو لەمدانی کە لێ دەردەچێ هەمان درێژە پۆلیان هەیە تەماشا سیرکەین ئایا ئەو لەمدانی لە گڵۆپەکی ئاسایی دەردەچێ وەکو یەکن بە دڵنیاییەوە جیاوازن ئەو پێی ناڵێن تاکڕەنگ کەواتە ئەوەی کە پێی دەڵێن تاکڕەنگ چییە سەرچاوەی ڕووناچی لەیزەرە کە پێویستە لەمدایەکان هەمووی وەکو یەک بن لەرەلەرەکانشیان یەکسان بێ ئەو پێناسەی تاکڕەنگە ئاگدارن بینە سەر جۆرەکانی بێکداچوون با پێ دڵم بۆ ئەوی بێکداچوونی دروستکەر و لاوەسکەر و لەناوبەر دروست بێ پێویستە تاکڕەنگ بن و هەمان لەمداشیان هەبێ یعنی دوو مەرجمان هەیە تاکڕەنگ بێ و لەمدایان یەکسان بێ لە تێبینی یەکەم باسم کرد گوتمان کاتێک بێکداچوون ڕوودەدا ئەگەر لەمدایان یەکسان بێ چ بێکداچوونەک دروستکەر یان لاوەسکەر یان لەناوبەر هەر سێکیان کاتێک ڕوودەدا ئەگەر دوو شەپۆلەکە لە درێژە شەپۆل یەکسان بن یاڵڵا بینە سەر بێکداچوونی دروستکەر دەڵێ بێکداچوونێکە ڕوودەدات لە نێوان ئیلا دەبێت چەند شەپۆلمان هەبێ دوو شەپۆلیان زیاتر کێشەمان نییە بەس بە تاکە شەپۆلێک بێکداچوون دروست نابێ
دەڵێ یەکەم جا یەکەم مەرجیان چییە؟ هاوڕەوگە بن. ئەو قسەمانەی چییە؟ سەیری ئەو وێنێ بکە. شینەکە لەگەڵ سوورەکە بەیەکەوەن هاوڕەوگەن تەریبن بە یەکتری هەردووچیان دەکەونە یەک لای وشەی هاوڕەوگە مانای چییە؟ مادەم بەیەکەوەن واتە گۆشەی نێوان هەردوو شەپۆلەکە چەندە؟ سفر. ئەو مانای هاوڕەوگەی باشە؟ تەماشاکە دەگەن ئێرە ئەو ئەوزارە دیسانها بەیەکەوەن هاوڕەوگەن ئەو پێ دەڵێن هاوڕەوگە واتە گۆشەی نێوانیان چەندە؟ گۆشەی نێوانیان سفرە کەواتە چ کاتێک بێگەداچوونەکە دەفتە دروست کرد هەردوو پرتەکە لە یەک لای بن پێ دەڵێن هاوڕەوگە لە بەشی سێم باسمان کردیا یان هەردوو لە سەرەوە بن یان هەردوو لە خوارەوە بن ئەو پێ دەڵێن چی؟ پێ دەڵێن هاوڕەوگە یان ڕەوگەی نێوان هەردوو شەپۆلەکە چ بێ؟ سفر بێ. مەرجە چکە لە تێبینیەکەی باسمان کرد دەبێ ئەو دوو لەمدایەوە چ بن؟ وەکو یەک بن هەمان درێژەپۆلیان هەبێت. باشە گوتمان بەرئەنجام درێژەپۆل دەگۆڕێ بەدڵنیاییەوە درێژەپۆل ناگۆڕێ ئەدی چی دەگۆڕێ؟ گوتمان تەنها فراوانی دەگۆڕێت. تەماشا بەرئەنجام کە فراوانی چی لێ هاتیە؟ مادەم دروستکەرە ئەو فراوانیەوەی کۆ فراوانیە فراوانێکی گەورەتر دەرچووە ئەو فراوانیە کۆ فراوانیە فراوانێکی گەورەتر دەرچووە. باشە کەواتە دەڵێن چێ فراوانی شەپۆلی بەرئەنجام لە فراوانی هەر یەکیان گەورەتر دەبێت. بەڵێ تەماشا بەرئەنجام کە تۆخەکەی ئایا بەرئەنجامەکە بەرزیەکەی لە هەردووچیان گەورەتریان نا؟ بەڵێ کەواتە هەر کاتێک بەرئەنجام فراوانێکی گەورەتر بوو ئەو بێگداچوونە دەفتە چی؟ دەفتە بێگداچوونەکی دروست کرد. جەماعەت شتێکی زۆر گرنگ هەیە لێرە دەتوانین بەنەوە عەجکە دەری ببڕین. ئەگەر سەری شەپۆل لەگەڵ سەری شەپۆل بەیەکداچوون ئەوە دروستکەرە. سەر لەگەڵ سەر باشە بێ بن لەگەڵ بن بنی شەپۆل لەگەڵ بنی شەپۆل بەیەکداچوون بن لەگەڵ بن سەر لەگەڵ سەر دەفتە دروست کرد. سەر ئەنجام چ ڕوو دەدا؟ ناوچەیەکی ڕووناک دەردەکەوێت. ناوچە بە هەندێک جار بەچی دەردەبڕێ؟ برژۆڵە. کەواتە ناوچەیەکی ڕووناک دەردەکەوێت. توندیەکەی کووە؟ مادەم فراوانی بەرئەنجام زیادی کرد توندی ڕووناکیەکەی لە هەردووچیان زیاتر دەبێت. گوتمان فراوانی مانای چییە؟ مانای توندی مانی بریسکانەوە دەبەخشی. مادام بەیەکداچوونەکە دروستکەرە مادام فراوانی بەرئەنجام لە هەردووچیان گەورەترە کەواتە بەرئەنجامەکە ڕووناچیەک دەردەچێت توندیەکەی فراوانیەکەی لە هەردووچیان بەتەنها زیاتر دەبێت. باشە کەواتە ناوچەیەکی ڕووناک دەردەکەوێت کە توندی ڕووناچیەکەی زیاتر دەبێت لە توندی ڕووناچی هەر شەپۆلێک بەتەنها. ئەوە بێگداچوونی دروست کرد. با بینە سەر جۆری دومی بێگداچوون ئەوش بێگداچوونی لاوازکەرە. بزانین ئەویان دەڵێتی بێگداچوونی لاوازکەر ناوەکەی بەخۆیەوە یعنی فراوانی بەرئەنجام نابتە سفر. باشە ئەو لاوازکەرە یعنی بەرئەنجام فراوانی دەمێنێتەوە نابتە سفر چکە ببێتە سفر جۆری سێمی بێگداچوونە پێ دەڵێن لە ناوبەری تەواو دەبێتە سفر بەڵام لاوازکەر بەرئەنجام نابتە سفر. ئاگدار بە یاڵا پێناسەکەی چییە؟ بێگداچوونێکە ڕوو دەدات گوتمان چەند شەپۆلمان دەوێت؟ دوو. ڕەوگەیان چۆن بێ دەبێت؟ عەکسی یەک لەسەر یەک لە خوارەوە واز لە تۆخەکەی بینن ئەوە لەسەرەوە ئەوە لە خوارەوە عەکسی یەکە گۆشەی نێوانیان چەندە؟ مادەم دەڵێ ڕەوگە پێچەوانە واتە گۆشەکە چەندە؟ 180. ئەگەر گوتی هاوڕەوگە واتە گۆشە سفر بێگداچوون دەبتە دروست کرد. ڕەوگە پێچەوانە یان دەبتە لاوازکەر یان دەبتە لە ناوبەریتەوە لە خاڵی سێم دەیخوێنین. کەواتە ئەو دوو پرتەیە ڕەوگەیان پێچەوانەیە هەمان لەمدان هەیە ئەو قسە دووبارەیە بەڵام ئەو قسە زۆر گرنگە لێرە. باشە لە لاوازکەر مەرجەکی تێدایە دەبێ فراوانیان چ بێ؟ جیاواز بێ. سە دەڵێ بۆچی مامۆستا دەبێ فراوانیان جیاواز بێ؟ بۆی ئەنجامەکە نەکاتە سفر چکە گەر بکاتە سفر دەبتە خاڵی سێم دەبتە لە ناوەریتەوە. کەواتە مەرجی بێگداچوونی لاوازکەرسی هاتەماشا فراوانیەکە لەگەڵ ئەو فراوانیان جیاوازەوە دووە دوو پرتە شەپۆلەکە فراوانیان جیاوازە بۆ ئەوی ئەنجامەکە تەماشا و تۆخەیکە بۆی ئەنجامەکە نەکاتە سفر. کەواتە فراوانی شەپۆلی بەرئەنجام لە بەشتیان باسمان کردی لە لاوازکەر هەمیشە لە گەورەکەی کەمتر دەبێت بەرئەنجامەکە تۆخەکە لە گەورەکەی بچووکتر دەبێت تۆخەکە لە گەورەکەی بچووکتر دەبێت. ناوچەیەکی چ پەیدا دەبێت؟ ڕووناک. بەڵام ڕووناچێکی چۆن دەردەکەوێت؟ لاواز دەبێت. لە چاوچێ لاوازترە؟ لە چاو شەپۆلە گەورەکەی. باشە دەڵێن بەرئەنجام ناوچەیەکی ڕووناکی لاواز دەردەکەوێت بۆیە بێگداچوونەکە پێی دەڵێن لاوازکەر.
سەرەکی ترین نقطە چیە لێرە؟ یەکەمیان دەبێت ڕەوگە پێچەوانە، دومیان دەبێت فراوانیان چ بێ؟ جیاواز بێ. ئەوە بێگداچوونی لاوازکەر. بابینە سەر زۆری سێمی بێگداچوون زۆر نزیکە لە لاوازکەر، بەڵام یەک شتی جیاوازە. ئەوش چییە؟ فراوانیان یەکسان. کە فراوان یەکسان بێ ئەنجام دەبتە سفر، یعنی ناوچەکە دەبتە تاریک. دەڵێن چی؟ بێگداچوونێکە ڕوودەدا لە نێوان دوو شەپۆلدا، ڕەوگەیان چییە؟ دیسان عینەشت تەماشا وێنەیە بکە. سەر بن لاوازکەریش سەر و بن بوو، بەڵام لاوازکەرەکە چ بوو؟ فراوانیان جیاواز بوو. لێرە تەماشا فراوانیان کە هەمان قیمەتە، فراوانیان تەماشاکە سەر و بن، سەر بن، بن سەر، سەر بن. کاتێک ئەو دووە بێگدا بچن چ پەیدا دەبێ؟ فراوانی دەبتە سفر. ناوچەکی چ دروست دەبێ؟ تاریک دروست دەبێ. کەواتە بێگداچوونێک ڕوودەدا لە نێوان دوو شەپۆلدا، ڕەوگەیان پێچەوانە 180 هەمان درێژ شەپۆل، بەڵام فراوانیان چ بێ؟ یەکسان بێ. مامۆستا بۆچی فراوانیان یەکسان بێ؟ بۆ ئەوی ببتە لە ناوبەری تاو تاریک دەرچێت ناوچەکە. سەر لەگەڵ بن بێ، هەمان فراوانی کەمیکەوە سفر دەکات. فراوانی شەپۆلی بەر ئەنجام دەکاتە سفر، بەبەش ناوچێکی چ پەیدا دەبێ؟ ناوچێکی تاریک پەیدا دەبێ. ئەو بەنسبەت خاڵی سێم. تەماشا و تێبینیانەکەن. تێبینی یەکەم دەڵێ چی؟ دەڵێ ئەگەر سەری شەپۆلێک سەر لەگەڵ ئەگەر سەری شەپۆلێک جووت بێت لەگەڵ سەر، گوتمان سەر لەگەڵ سەر چییە؟ دروستکەر. سەر لەگەڵ سەر چییە؟ دروستکەرە. باشە؟ ئەگەر سەری شەپۆلێک جووت بێت لەگەڵ سەری شەپۆلێک تردا، ئەوە جیاوازی ڕەوگەیان دەبتە سفر، گوتمان هەوڕەوگەنە، جۆری بێگداچوونەکە دەبتە چی؟ دەبتە دروستکەر. ئەگەر سەر لەگەڵ بن بێ، جەماعەت تەماشاکەن، تەماشا بێگداچوونی لاوازکەرکەن. سەر لەگەڵ بن، سەر لەگەڵ بن لە هەموو حاڵەتەکان. تەماشا لە ناوبەری تەواوکە. سەر لەگەڵ بن، بن لەگەڵ سەر، سەر لەگەڵ بن. ئەوە چییە؟ کەواتە ئەگەر گوتی سەر لەگەڵ بن بێ، ئەوە چ دروست دەبێ؟ ئەگەری ڕوودانی چی هەیە؟ لەوانەیە بێگداچوونەکە لاوازکەر بێ، لەوانەیە لە ناوبەری تەواو بێ. چ کاتێک لە ناوبەری تەواو دەبێ؟ فراوانیان یەکسان بێ. چ کاتێک لاوازکەر دەبێ؟ فراوانیان جیاواز بێت. کەواتە ئەگەر سەری شەپۆلێک جووت بێت لەگەڵ بنی شەپۆلێک تردا، ئەوە جیاوازە ڕۆگەمان دەبێتە 180. جۆری بێگداچوونەکە هەردوو ئەگەری دایتە تو، لاوازکەریان لە ناوبەری تەواو. خاڵی سێیەم، ئەو خاڵیان لە وزاری هاتبووە، ئایا بێگداچوون لە نێوان چ شەپۆلێک ڕوودەدا؟ میکانیکی یان کارۆبناچی؟ دەڵێن لە نێوان هەموو شەپۆلەکاندا بێگداچوون ڕوودەدات بە میکانیکی و کارۆبناچیەوە. بابین ئەو پرسیارە دەڵێ چی؟ دەڵێ چی ڕوودەدات کاتێک دوو شەپۆلە بێگداچووەکە هەمان فراوانیان هەبێت؟ یاڵڵا جەماعەت، ئەگەر دوو شەپۆلە بێگداچووەکە هەمان فراوانیان هەبێت، با وێنەیەک بکەین. ئەوە شەپۆلی یەکەمە، ئەوە شەپۆلی دووەمە. چ ڕوودەدا؟ شەپۆلێک پەیدا دەبێ هەردوو فراوانی کۆکەوە دەبتە چی؟ فراوانی بەر ئەنجام دەبتە چی؟ دوو هێندەی هەریەکەیان ئەگەر دروستکەر بێ. باشە؟ دەڵێ ئەگەر فراوانیان هەمان فراوانیان هەبێ، ئەگەر بێگداچوونەکە دروستکەر بێت چ ڕوودەدا؟ دەڵێن فراوانی بەر ئەنجام دوو هێندەی هەریەکەیانە. ئەگەر لە ناوبەر بێت چ ڕوودەدا؟ یاڵڵا ئەوە فراوانی سەرەوە، ئەوە فراوانی خوارەوە. ئەگەر هەمان فراوانیان هەبێ، ڕەوگەیان پێچەوانەیە، هەمان قیمەت بن، مادام عەکس یەکترن کەمیان دەکەینەوە، کەمیان کەوێت چ ڕوودەدا؟ ئەنجامەکەت دەبێتە سفر. کەواتە ئەگەر بێگداچوونەکەت لە ناوبەر بێ، فراوانی بەر ئەنجام دەبتە سفر. ئەگەر دروستکەر بێ، بەر ئەنجامەکەت دەکاتە دوو هێندەی هەریەکەیان. ئەو بەنسبەت پرسیاری یەکەم. پرسیاری دواتر چمان هەیە؟ هاوباری چییە پێناسەکەی؟ پێناسی هاوباری بە دوو شێوە پێناسە دەکرێت. دەڵێ نەگۆڕانی جیاوازی ڕەوگەی لە نێوان دوو شەپۆل. ئەو پێناسی یەکەمیتی. گوتمان چ کاتێک دوو شەپۆل بێگدا دەچن؟ ئەگەر پێت و دوو شەپۆلەکە لە درێژە شەپۆلی یەکسان بن. باشە؟ دەتوانین بەنەوە عشکە دەری ببڕین. چ کاتێک دوو شەپۆل بێگدا دەچن؟ ئەگەر دوو شەپۆلەکە چ بن؟ هاوبار بن. هاوباری مانای چییە؟ بابین وێنەیەک بکەین. بۆ نمونە دوو شەپۆلمان هەیە، ئەوە شەپۆلی یەکەمە، شەپۆلێشتر، ئەوە شەپۆلی دووەم. ئەو دوو شەپۆلە دەبینین لەمدان وەکو یەکە، لەرە لەریشان وەکو یەکە. ئەو دوو شەپۆلە پێ دەڵێن هاوبار. بۆچی هاوبارن ئەوە؟
چونکە جیاوازی ڕۆگەیان ناگۆڕێ هەن نەگۆڕانی جیاوازی ڕۆگە گوتمان ڕۆگەیان چەندە سفرە لە هەموو بارەکاندا پێکەوەنا کاتە گۆشەی ڕۆگەی نێوانیان چەندە هاو ڕۆگەنە ڕۆگەی نێوانیان سفرە هەر کاتێک ڕۆگەی نێوانیان دوو شەپۆل نەگۆڕا ئەو دوو شەپۆلە پێی دەڵێن چێ هاوبار چۆن ڕوودەدا دەبێت دوو شەپۆلەکە لە چیدا یەکسان بن لە لەرەلەر و لە درێژەپۆلدا یەکسان بن دەبینین ئەو دوو شەپۆلە هەمان لەرەلەر هەمان درێژەپۆل ڕۆگەشیان هاو ڕۆگەنە باش ئەو پێی دەڵێن هاوبار با وێنێشتر بکەین وێنێشتر بکەین ئایا ئەو دوو شەپۆلش پێی دەڵێن هاوبار ئەوە دروستکەر بوو باش ئەو جارە با لاوەسکەری بکەین لە ناوبەریتەوە ئەوە شەپۆل یەکەمە با لاوەسکەری بکەین ئەو دوو شەپۆلە پێی دەڵێن هاوبار دەبینین هەردوو شەپۆلەکە لەرەلەریان وەکو یەکە هەردوو شەپۆلەکە درێژەپۆلیان یەکسانە ئا پێی دەڵێن هاوبار با بزانین ڕۆگەیان دەگۆڕێ ڕۆگەی نێوانیان چەندە لەسەر یەک خوار یەکسەر یەک بنە 180 پلەیە 180 پلە 180 پلە 180 پلە کەواتە جیاوازی ڕۆگەیان ناگۆڕێ کەواتە هاوباری لە چ دروست دەبێت لە دروستکەر یان لاوازکەر یان لە ناوبەر لە هەر سێ جۆر پێویستە دوو شەپۆلەکە چ بن هاوبار بن مەرجەکەشی چییە دوو شەپۆلەکە لە چوسی یەکسان بن لە لەرەلەر و لە درێژەپۆل یەکسان بن یعنی بە کوردی و بە کورتی هەر کاتێک دوو شەپۆلەکە لە درێژەپۆل و لەرەلەر یەکسان بن ئەوە پێی دەڵێن چێ پێی دەڵێن هاوبەر چونکە جیاوازی ڕۆگەیان ناگۆڕێ بە بەردەوامی جیاوازە ڕۆگەیان ناگۆڕێ بەردەوامی 180 لێرەش بە بەردەوامی سفرە ئەو پێناسەی هاوباری پرسیارێکمان هەیە دەڵێ چی مەرجی بێکداچوونی بەردەوام لە نێوان دوو شەپۆل چییە چ کاتێک دوو شەپۆل بەردەوام بێکداچوون ڕوودا لە بینیان ئەو تا وەڵامی سەرەوە پێویستە دوو شەپۆلەکە چ بن هاوبار بن اینجا بەردەوام بێکداچن یان چیان یەکسان بێ دوو شەپۆلەکە لە لەرەلەر و درێژە شەپۆل یەکسان بن کەواتە گەو پرسیارە هاتەوە کاتێک دوو شەپۆل بەردەوام بێکداچوون ڕوودەدا لە بینیان پێویستە لەمدانی وەکو یەک بێ پێویستە لەرەلەریان وەکو یەک بێ یان پێویستە چ بن دوو شەپۆلەکە هاوبار بن ئەو پرسیارە دەڵێ چی دەڵێ ئەگەر دوو سەرچاوی ڕووناچی ئاسایی ڕووناچی ئاسایی هاوبارە دەمێتی گوتمان گڵۆپێکی ئاسایی لەمدای کوی لە دەردەچێ وەکو یەک یان جیاواز دەبینین لەمدای جیاوازی لێ دەردەچێ کەواتە ئایا بێکداچوو ڕوودەدا لە گڵۆپی ئاسایی نەخێر گوتمان پێویستە تاکڕەنگ بێ لەمدایان وەکو یەک بێ بەڵام لێرە باسی چ دەکا ڕووناچی ئاسایی ئەگەر دوو سەرچاوی ڕووناچی ئاسایی لە نزیک یەکتریدا بندرێن دەتوانرێت تێبینی بێکداچوون بکرێت بێکداچوون ڕوودەدا نەخێر بێکداچوون ڕوونادا چونکە لەمدایان جیاوازە لەرەلەریان جیاوازە لە هەموو وەڵامەکان جوانتر چونکە هاوبار نین چونکە گەر هاوبار بن پێویستە لەمدان وەکو یەک بێ اینجا بێکداچوون لە بینیان ڕوودەدا ئەوە بەنسبەت پرسیاری سەرەوە پرسیاری دواتر هەمان شێوازە دەڵێ بەهۆی دووری بێشماری ئەستێرەکان لێمانەوە وەک سەرچاوێکی شێوەخاڵ دەردەکەون ئەگەر دەرکەوت دوو ئەستێرە لە نزیک یەکترەوە بوون ئایا ئەستێری ئاسمان ئەو لەمدانەی لێ دەردەچێ ئەو درێژەپۆلەی لێ دەردەچێ تاکڕەنگە بە دڵنیاییەوە نەخێر کە تاکڕەنگ نەبێ یعنی وەکو ڕووناچێکی ئاساییت مامەڵی لەگەڵ دەکەین ئایا لە نێوان دوو ڕووناچی ئاسایی بێکداچوون ڕوودەدا نەخێر بۆچی چونکە لەمدایان جیاوازە لەرەلەریان جیاوازە هاوبار نین ئەو پرسیارەش ڕێک وامە پێ دەڵێ ئایا ئەو ڕووناچی کە لێیانەوە دەردەچێت لە هەردوو ئەستێرە باشە بێکداچوونی بەردەوام پێک دێنن وەڵامەکەی چییە نەخێر چونکە هاوبار نین واتە لەمدای جیاوازیان لە دەردەچێت ئەمە گوتمان بۆ پێناسی هاوباری دەبێت درێژەپۆل و لەرەلەر یەکسان بن با بینە سەر تاقیکردنەوەکەی یۆنگ تاقیکردنەوەی یۆنگ یاڵڵا یۆنگ هەستا چی کرد سەرچاوەکی تاکڕەنگی هینا سەرچاوەکی تاکڕەنگ تاکڕەنگ چییە یعنی یەک لەمدا ئەجە تاکڕەنگکە یان سوور بێ یان زەرد بێ یان سۆز بێ باشە ڕەنگەکان میم تاکڕەنگ بێ نەک ڕووناچێکی ئاسایی تاکڕەنگ هەر ڕەنگێک بێ کێشە نییە میم تاکڕەنگ بێ بربەستەکی لە پێشی دانا کە یەک درزی تێدا بوو بربەستەچکەی لە پێشی دانا ئەو چەند درزی تێدا بوو دوو درزی تێدا بوو باشە لە پێشی
هەردووچیان شاشەچی دانا ئەها بەو شێوەیە شاشەچی دانا ئایا طبعا ئەو تاکڕەنگە داخلی درزیەکەم دەبێت لێرەش بڵاو دەبتەوە دەکەوتە سەر هەردوو درس کە لەو دوو درزە دەرچوو تێبینی کرد لەسەر شاشەکەی چ دەرچوو چەند ناوچەیەکی ڕووناک و تاریک یەک بە دوای یەک دروست بوو لە بینی هەردوو سەرچاوەکە چ دروست بوو برژۆڵەکی ڕووناک دروست بوو باشە برژۆڵەی ڕووناکی ناوەندی ناولێنا باشە کەواتە ئەویان چیە برژۆڵەی ڕووناکی ناوەند بۆچی ناوی لێنە ناوەند چونکە ئەو برژۆڵە ڕووناکە لە بینی هەموو برژۆڵەکانە ڕێک دەکەوتە بینی دوو سەرچاوەکە باشە پاش برژۆڵەی ناوەند چ دێ تاریکە گدێ پاش تاریکەی چ دێ ڕووناک برژۆڵەی ڕووناکی یەکەم پاش ئەو ڕووناکی چ دێ تاریک پاش ئەو تاریکی چ دێ ڕووناک دیسان برژۆڵەی ڕووناکی دووەم دەڵێ مامۆستا ئەدی ئەوانی خوارێ دیسان ئەوە ناوەندە ئەوە برژۆڵەی ڕووناکی یەکەم ئەو برژۆڵەی ڕووناکی دووەم باشە و هەر یەکە لە برژۆڵەکانی پلەی بۆ دانان باشە هێمای پلەی برژۆڵە چییە ئێمە ژمارەی لە بۆ دانان پلەش لە چیەوە دەست پێ دەکات سەفر یەک دوو سێ چوار و هەتا دوایی کەواتە برژۆڵەی ڕووناکی ناوەند لە پلە چەندە و دەست پێ دەکات پلە سفر پلەکەی چەندە سفرە کەواتە دەڵێن ئێمەکەی سفرە ئەدی برژۆڵەی ڕووناکی یەکەم پاش سفری چ دێ یەک کەواتە ئێمەکەی چییە یەکە پاش یەکی برژۆڵەی ڕووناکی دووەم ئێمەکەی چییە دوو کەواتە برژۆڵەی ڕووناکی سێم ئێم سێ برژۆڵەی ڕووناکی چوارم ئێم چوار ڕووناکی پێنجم ئێم پێنج ڕووناکی دێم ئێم دەیە باشە بینە سەر تاریکەکان گوتمان لەناو هەر هەمیان ڕووناکە کەواتە لە ناوەند تەنها ڕووناکمان هەیە تاریکمان نییە ئەدی ئەو تاریکە دەبتە چی ڕاستەخۆ تەنیشت ناوەندی دەبتە برژۆڵەی تاریکی ناوەند نییە ڕاستەخۆ لە چ دەست پێ دەکات تاریکی یەکەم بەڵام پلە لە چێوە دەست پێ دەکات لە سفر کەواتە برژۆڵەی تاریکی یەکەم نووسیتمان پلەکەی چەندە سفرە ئەدی برژۆڵەی تاریکی دووەم ئەوە تاریکەکەم پلەکەی سفرە ئەدی تاریکی دووەم برژۆڵەی تاریکی دوو یەک پلە وەرە خوارێ یەک ڕقم وەرە خوارێ برژۆڵەی تاریکی دووەم پلەکەی چەندە یەکە ئەدی برژۆڵەی تاریکی سێم ئەو پلەکەی چەندە پلەکەی دووە کەواتە ئەدی برژۆڵەی تاریکی دەیەم پلەکەی چەندە نۆیە تاریکی پازدەیەم پلەکەی چەندە بەو شێوە یەک دانەدەی خوارە دەبتە چاردە ینی کە برژۆڵەی ڕووناکی گۆت هەمان پلەی خۆی بەکاردێنەوە پلە سێی گۆت ڕووناک دەڵێ پلەکەی سێیە ڕووناکی چوارمی گۆت پلە چوار ڕووناکی پێنجەم پلە پێنج بەڵام باسی کام تاریکی کرد پلەکەی یەک دانە کەمترکە لە دەرەجەی برژۆڵەکەی باش بابین ڕوونتریکەینەوە بین تاکردنەوەکەی یۆنگ بە خۆمان دروستکەین ئەلێرە دەین چ دەکەین بربەستێک دەینین کە یەک درزی تێدایە و بربەستەش کە دەینین کە چەند درزی تێدایە دوو باشە و لە بەردەم هەردووچیان چ دادنین شاشەک دادنین تێبینی چ دەکەین لەسەر شاشەی ئەلێرە دێن چ دەکەین سەرەتا دێن تیشکێکی تاک ڕەنگ دەخینە سەر درزەکە تاک ڕەنگ ئەو تیشکە بڵاو دەبتەوە دەکەوتە سەر هەردوو درس کەواتە تاک ڕەنگێک لێرە دەردەچێت تاک ڕەنگێک لێرە دەبینین لەسەر شاشەکە چمان لۆ دەردەچێت لە ناوەڕاستی هەردووچیان برژۆڵێک دروست دەبێ پێی دەڵێن برژۆڵەی ڕووناکی ناوەند باشە لە تەنیشت برژۆڵە ڕووناکەی چ دروست دەبێ برژۆڵەی تاریک دروست دەبێ باشە پاشەوی دیسان ڕووناک پاش ڕووناکەی چی تاریک دیسان چ پێدا دەبێ ڕووناک ئەوەش بە هەمان شێوە بچینە خوارش بە هەمان شێوە کەواتە ئەوە تاریکەکانن ئەویتر چیە ڕووناکە باش بابین پلەی برژۆڵەکان دابنین گوتمان برژۆڵی ڕووناکی ناوەند ئەدی ئەویان چییە برژۆڵەی ڕووناکی یەکەم لەگەڵ برژۆڵەی ڕووناکی دووەم برژۆڵەی ڕووناکی یەکەم و ئەویان چیە برژۆڵەی ڕووناکی دووەم با پلەکانی لە بۆ دانین پلەی برژۆڵە
برژۆڵەی ڕووناچی ناوەند گوتمان پلەکەی چەندە؟ سفرە. ڕووناچی یەکەم پلە یەکە. ڕووناچی دووەم پلە دووە. باش ئەدی تاریکەکان گوتمان تاریک لە چیەوە دەست پێ دەکات؟ گوتمان لەبەرەوەی ڕووناک لە ناوەندەیە تاریک ڕاستەخۆ دەڵێن برژۆڵەی تاریکی یەکەم. برژۆڵەی تاریکی یەکەم. تاریکی یەکەم پلەکەی دەبتە چەند؟ پلەکەی دەبتە سفر. برژۆڵەی تاریکی دووەم پلەکەی دەبتە چەند؟ یەک. برژۆڵەی تاریکی سێم پلەکەی دەبێتە دوو. باشە؟ ئەوە ناوچە ڕووناک و تاریکەکان بەو شێوەیە پەیدا دەبن. ئەوە تاقیکردنەوەکەی یۆنگە. جەماعەت ئەگەر بین یاسا لە بۆ برژۆڵە ڕووناکەکان و لە بۆ برژۆڵ تاریکەکان جیاوازن. یاسای برژۆڵ هاوکەشەی برژۆڵە ڕووناکەکان دی ساین تێتا یەکسانە بە ئێم لەمدا و لە بۆ تاریکەکان دی ساین تێتا یەکسانە بە ئێم کۆیەک لەسەر دوو لەمدا. با بین ئەوشتان ڕوونکەین ئەوانە چنە؟ دی چییە دی؟ دی دووری نێوان دوو درزەکە پێی دەڵێن دی. دووری نێوان ئەو دوو درزە کە ڕووناچەکەی لێوە دەردەچێت پێی دەڵێن دی. لەمدا چییە؟ درێژشەپۆلی ئەو تاکڕەنگەیە کە دەیخینە سەر درزەکەی. ئێم چییە؟ ئێم پلەی برژۆڵەیە یان ڕووناک یان تاریک. لە بۆ تاریک ئەو یاسای گوتمان لە بۆ ڕووناک ئەوەیە. گوتمان دیش دووری نێوان دوو درزە. ئەوەی کە زۆر زۆر گرنگە چییە؟ دی ساین تێتایە جەماعەت. دی ساین تێتا چییە؟ پێناسەکەی پێمان دەڵێ جیاوازی نێوان ئەو دوو دووریەیە کە دوو شەپۆلی دەرچوو لە دوو سەرچاوەکەوە دەیبڕێت تا دەگەنە هەمان خەڵ. ئێمیش چییە؟ ژمارەی برژۆڵەکەیە بە پێی برژۆڵەی ناوەند. بە ئەوە لۆ ڕوونترکەمەوە. دی ساین تێتا لۆ ڕوونکەمەوە. دی ساین تێتا پێی دەڵێن جیاوازی ڕێڕەو. چۆن ڕوونیکەینەوە؟ دەین ئەلێرە لە بۆ برژۆڵە ڕووناک و تاریکەکان ڕوونی دەکەینەوە. باشە لە بۆ ڕووناک یاڵڵا یاسایەکەمان چی گوتمان؟ دی ساین تێتا یەکسانە بە ئێم لەمدا. دی ساین تێتا چی پێ دەڵێن؟ پێی دەڵێن جیاوازی ڕێڕەو. باشە بابین تاقیکردنەوەکەی یۆنگ بە سادەیی ڕسم بکەینەوە. گوتمان ئەوە درزی یەکەمە. بەربەستی دووەم چەند درزی هەیە؟ دوو درزی هەیە. وە چمان هەیە لێرە؟ شاشەکمان هەیە. جوان تەرکیزی ئەو خاڵێ بکەن بزانین ئایا دی ساین تێتا بۆ برژۆڵەی ناوەند دەکاتە چی؟ گوتمان ناوەند پلەکەی چەندە؟ پلەکەی سفرە. بادانینەوە یاڵڵا دی ساین تێتا یەکسانەوە لە جێ ئێمەکەی سفری دانەوە. سفر لەمدا. سفر لەمدا دەکات چەند دەکات؟ سفر. با بزانین بۆچی وایە. با بینە سەر ئێرە برژۆڵی ناوەند ئەوەیە. جیاوازی ڕێڕەومانەی چییە؟ بۆ نمونە کاتێک ئەو تیشکە دەگاتە سەر هەردوو درز ئەلێرە دووریەک دەبڕێ ئەلێرەش دووریەک دەبڕێ. ئەگەر تیقەت دەین لە برژۆڵەی ناوەند ئەو درێژیە لەگەڵ ئەو درێژیە وشەی جیاوازی یعنی کەمکردنەوە. ئەگەر ئەو درێژیە کەمی ئەو درێژیەکەین هەمان قیاسن ئەنجامەکەی دەکاتە چەند؟ دەکاتە سفر. بۆیە جیاوازی ڕێڕەو بۆ برژۆڵەی ناوەند چەندە؟ بۆ برژۆڵەی ناوەند سفرە. باشە ئەوە برژۆڵەی تاریکی یەکەمە. بینە سەر ناوەندەکەی بکە یاڵڵا. بابین بزانین لێرە دی ساین تێتا دەکاتە چی ئەوجارە؟ یاڵڵا ئەو تیشکە دەگاتە ئێرە ئەو تیشکەش دەگاتە ئێرە. ئەوە کام برژۆڵەیە؟ برژۆڵەی ڕووناچی یەکەم. ئایا برژۆڵەی ڕووناچی یەکەم برژۆڵەی ڕووناکی یەکەم پلەکەی چەندە؟ گوتمان یەکە. بابین لێرە دانینەوە دی ساین تێتا یەکسانە بە ئێم لەمدا یەک لەمدا. کەواتە ئەگەر ئەو درێژیە کەمی ئەو درێژە بکەین چەند لەوی گەورەترەوە دیارە قیاسیان جیاوازە. چەند لەوی گەورەترە؟ نووسرایە یەک لەمدا. کەواتە قیاسی چەند لەوی زیاترە؟ یەک شەپۆلی تەواو لەوی گەورەترە. کەواتە جیاوازی ڕێڕەو بەو شێوە دەردێ. ئەدی بۆ برژۆڵی ڕووناچی دووەم برژۆڵەی ڕووناکی دووەم ئێمەمان چەندە؟ دووە. کەواتە دی ساین تێتا دەکاتە چی؟ دوو لەمدا. ئەدی برژۆڵی ڕووناکی سێم ئێمەمان چەندە؟ سێیە. وەرەدانەوە لە هاوکەشەکەی جیاوازی ڕێڕەو دەکاتە چەند؟ سێ لەمدا. کەواتە لە بۆ برژۆڵی ناوەند هەمان قیاسن سفر دەکەن. لە برژۆڵی ڕووناچی یەکەم یەک لەمدا لەوی گەورەترە. ها یەک لەمدا لەوی گەورەترە. لە بۆ ڕووناچی دووەم دوو لەمدا لەوی گەورەترە. لە بۆ ڕووناچی سێم سێ لەمدا بۆ شێوە تا کۆتایی. کەواتە بەگشتی بۆ برژۆڵە ڕووناکەکان جیاوازی ڕێڕەو دەکاتە چی؟ سفر لەمدا یەک لەمدا
دوو لەمدا سێ لەمدا هەتا دوایی. ئەوە چی پێ دەڵێن؟ پێی دەڵێن جیاوازی ڕێڕەو. دەکاتە چی؟ دەکاتە ژمارەی تەواوی درێژی شەپۆل. ئەوە لە بەراوردەکەی پاشەوی باسم کردیە. باشە؟ باشە، هەماشێت بۆ بژۆڵە تاریکەکان بکەینەوە. بژۆڵەی تاریک، یاڵڵا. واتە لە ناوبەری تەواو. یاڵڵا. بابین هاوکەشەی تاریک بنووسین. دی ساین تێتا یەکسانە بە. هاوکەشەی تاریک کووە؟ ئێم کۆ یەک لەسەر دوو لەمدا. باشە. گوتمان تاریک ناوەندی نییە. برژۆڵەی تاریکی یەکەم. گوتمان پلەکەی چەندە؟ پلەکەی سفرە. بادانینەوە لێرە. دەکاتە چی ئەوە؟ جیاوازی ڕێڕەو دی ساین تێتا. گوتمان دی ساین تێتا پێی دەڵێن جیاوازی ڕێڕەو. دەکاتە چی؟ وەرە سفری دانێەوە لێرە. سفر کۆ یەک لەسەر دوو لەمدا. هەر دەکاتە یەک لەسەر دوو. کەواتە جیاوازی ڕێڕەو بۆ تاریکی یەکەم چەندە؟ نیو لەمدایە. با بین بە تاقکردنەوەکەی یۆنگ ئەوەی ڕوونکەینەوە. گوتمان بەربەستی یەکەم درزەچی هەیە، بەربەستی دووەم دوو درزی هەیە. باشە. لێرەش چمان هەیە؟ شاشەکمان هەیە. لەسەر شاشەکە چ دروست دەبێت؟ برژۆڵە. گوتمان ئەوە برژۆڵەی ناوەندە. پاش ناوەند چ دێ؟ پاش برژۆڵەی ناوەند تاریکی یەکەم دێ. یاڵڵا. کاتێک لەو سەرچاوە تیشکێک دەگاتە ئێرە، لەو سەرچاوە تیشکێک دەگاتە ئێرە. ئەوە بە چاو دیارە ئەوانە جیاوازن لە یەکتری. کەواتە چەند لەوی گەورەترا؟ ئەوە برژۆڵەی تاریکی یەکەمە. چەند لەوی گەورەترا بۆ برژۆڵەی تاریکی یەکەم؟ نیو لەمدا. یعنی یان سەرک یان بنک. ئەوە نیو لەمدایە. کەواتە فەرقیان ئەوەندەیە. ئەو پێی دەڵێن جیاوازی ڕێڕەو. واتە ئەو درێژیە کەم ئەو درێژیە فەرقیان چەندە؟ نیو لەمدایە. یاڵە با بۆ برژۆڵەکان کە بیکەین. برژۆڵەی تاریکی دووەم. گوتمان پلەک یەک لەوی کەمترا. ئێمەکەی یەکە. لە هاوکەشەی دانێەوە. دی ساین تێتا یەکسانە بە. یەک کۆ یەک لەسەر دوو لەمدا. دوو جاران یەک هەردوو کۆ یەک دەکات چەند؟ دەکاتە سێ لەسەر دوو لەمدا. با لە بۆ برژۆڵی تاریکی سێم بیکەین. گوتمان تاریکی سێم ئێمەکەی چەندە؟ یەک دانە کەمتر دوو. با دانێنەوە لە هاوکەشەی. دی ساین تێتا دەکاتە چی؟ ئەو جارە دوو کۆ یەک لەسەر دوو لەمدا. دوو جاران دوو چار کۆ یەک دەکات چەند؟ دەکات پێنج لەسەر دوو لەمدا. کەواتە جیاوازی ڕێڕەو بۆ تاریکی یەکەم نیو لەمدایە. بۆ تاریکی دووەم سێ لەسەر دوو لەمدایە. بۆ تاریکی سێم پێنج لەسەر دوو لەمدایە. بە کەوانە هی هەموو برژۆڵەکان بکەین. یاڵڵا. کەمترینیان لە چۆ دەست پێ دەکات؟ یەک لەسەر دوو لەمدا لە بۆ تاریکی یەکەمە. سێ لەسەر دوو لەمدا تاریکی دووەمە. پێنج لەسەر دوو لەمدا تاریکی سێمە. هەفت لەسەر دوو لەمدا تاریکی چوارەمە. نۆ لەسەر دوو لەمدا تاریکی پێنجەمە. کەواتە کو دەست پێ دەکەوە؟ ئەوە چی پێ دەڵێن؟ ژمارەی تاچی نیوە. کەواتە دەڵێن بۆ تاریکەکان جیاوازی ڕێڕەو دەکاتە ژمارەی تاچی نیوە. بەو شێوەیە. باشە؟ بۆ برژۆڵە تاریکەکان جیاوازی ڕێڕەو دەکاتە چی؟ ژمارەی تاچی نیوە. ئەگەر لۆی گوتێ جەنابەت ئایا پێنج لەسەر دوو لەمدا هی کام برژۆڵەیە؟ گوتمان تاریکی یەکەم ناوەندمان نییە. تاریکی یەکەم، تاریکی دووەم، تاریکی سێم. باشە؟ ئێستا ئەمە چمان کرد؟ ئەمە جیاوازی ڕێڕەو. ئەلێرە لەو خشتێ هەموو باس کردی ها؟ جیاوازی ڕێڕەو لە بۆ ڕووناکەکان، جیاوازی ڕێڕەو لە بۆ تاریکەکان هەموو لە بۆ باس کردی. ئەستا با بین بەراوردە چی بکەینەوە؟ بەس کەوانەکان بنووسین. ئەوی جیاوازی ڕێڕەو لە بۆ تاریک و ڕووناک. لە بۆ ڕووناکان چ بوو؟ سفر لەمدا، یەک لەمدا، دوو لەمدا، سێ لەمدا هەتا دوایی. لە بۆ تاریکەکان چ بوو؟ لە بۆ برژۆڵە تاریکەکان گوتمان کەمترینی چ بوو؟ یەک لەسەر دوو لەمدا تاچی نیوە. سێ لەسەر دوو لەمدا، پێنج لەسەر دوو لەمدا هەتا دوایی. ئەوە هی کامیانە؟ برژۆڵەی ڕووناچی ناوەند، برژۆڵەی ڕووناچی یەکەم، برژۆڵەی ڕووناچی دووەم، برژۆڵەی ڕووناچی سێم. زۆر گرنگە دێتەوە لە وزاریەوە. ئەوەی کامیانە؟ گوتمان تاریک ئەوەی نییە، ناوەندی نییە.
تاریکی یەکەم تاریکی دووەم تاریکی سێەم چوارم بە هەتا دوایی ئەوە چی پێی دەڵێن جیاوازی ڕێڕەو جیاوازی ڕێڕەو ئەوە بۆ ڕووناک ئەوە بۆ تاریک باشە شتێکی زۆر گرنگ هەیە لێرە ئەدەگەر داوای چی کرد جیاوازی ڕەوگە بۆ نمونە گوتی جیاوازی ڕەوگە بۆ برژۆڵەی ڕووناچی ناوەند دەیت دەکەی زۆر ئاسانە لە جێی لەمدایە کچ دانێەوە دوو پای دانێەوە ئەلێرە سفر جارن دوو پای سفر پای برژۆڵەی ڕووناچی ناوەند جیاوازی ڕەوگەکەیتیەوە گوتی ڕێڕە و سفر لەمدایە گوتی ڕەوگە دەڵێ سفر پای ئەو جارە یەک جارن دوو پای ئەوە لە بۆ چێە ئەو ڕووناچی ناوەندە و ڕووناچی یەکەمە جیاوازی ڕەوگە بۆ ڕووناچی یەکەم دوو پایە فاریزە دوو جارن دوو پای دەبتە چەند پای چوار پای ئەوە لە بۆ چێە ناوەند یەکەم دووەم ناوەند یەکەم دووەم جیاوازی ڕەوگەی بۆ ڕووناچی برژۆڵەی ڕووناچی دووەم ئەو جارە سێ جارن دوو پای دەکا شەش پای ئەوە لە بۆ چێە جیاوازی ڕەوگەی بۆ کام برژۆڵە ڕووناچی ناوەند ڕووناچی یەکەم ڕووناچی دووەم ڕووناچی سێم و هەتا دوایی گوتمان جیاوازی ڕێڕەو دەکاتە سفر یان ژمارەی تەواوی لەمدا ئەدی ڕەوگە سفر یان ژمارەی جوتی پای پێ دەڵێن باشەوە سفر یان ژمارەی جوتی پای بابینە تاریکەکان جیاوازی ڕێڕەو چ بوو ژمارەی تاکی نیوە ئەدی ڕەوگەکەی چییە بزانین جیاوازی ڕەوگە یاڵڵا لەجێ هەر لەمدایەک زانینەوە لەجێ هەر لەمدایەک دوو پای دانینەوە یەک لەسەر دوو جاران دوو پای چ دەمێنێتەوە پای ئەوە کام برژۆڵەیە گوتمان تاریک ناوەندمان نییە دەبتە برژۆڵەی تاریکی یەکەم باشە سێ لەسەر دوو جاران دوو پای دوو لەگەڵ دوو دەڕوا چ دەبێنێتەوە سێ پای ئەوە کام برژۆڵەیە تاریکی یەکەم ئەوە تاریکی دووەمە جیاوازی ڕەوگەی ئاگدار بن لەگەڵ ڕێڕەوی تێکەڵی مەکە ئەو جیاوازی ڕەوگەی بە پای دەری دەبڕی باشە پێنج لەسەر دوو جاران دوو پای دوو لەگەڵ دوو دەڕوا چ دەمێنێتەوە پێنج پای تاریکی یەکەم تاریکی دووەم تاریکی سێم ها یەک پای سێ پای پێنج پای پاشەی چمان هەیە حەف پای نۆ پای هەتا دوایی ئایا حەف پای کام برژۆڵەیە تاریکی یەکەم تاریکی دووەم تاریکی سێم تاریکی چوارم کەواتە جیاوازی ڕەوگەیە بۆ برژۆڵی تاریکی چوارم باشە ئەمە لێرە لەو خشتەی هەموم لە بۆ ڕوون کردیەوە تەماشا یاساکێکە ئەو هاوکەشی ڕووناکە ئەوەش برژۆلەکانە جیاوازیرە ڕەو بۆ ڕووناکان چییە سفر یان ژمارەی تەواوی درێژە شەپۆل ئەدیبینە ئەو بەر جیاوازیرە ڕەو بۆ برژۆلە تاریکان چییە ژمارەی تاچی نیوەی لەمدا یەک لەسەر دوو لەمدا سێ لەسەر دوو پێنج لەسەر دوو حەفت لەسەر دوو ئاگادار بن ژمارەی تاچی نیوە دائیمەن تاریکە لە ڕێڕەو ژمارەی تەواو دائیمەن برژۆلەکان ڕووناکن ژمارەی جوتی پای دائیمەن ڕووناکە ژمارەی تاچی پای دائیمەن برژۆلەکانت چییە تاریکە ئەوانە زۆربەی ساڵەکان لە ڕێڕەو یان لە ڕەوگەی پرسیارەشی لێ دێتەوە بۆ نمونە با بە کەیف خۆمان هەڵبژێرین بۆ نمونە لۆت هاتەوە دوو لەمدا هی کام برژۆڵەیە جیاوازی ڕێڕەو دوو لەمدا گوتمان تاریک ژمارەی تاچی نیوەیە کەوات ئەکەی ڕووناکە برژۆڵەکەت دەی ئەو زنجیرەی لەبەر دەکەی سفر لەمدا یەک لەمدا دوو لەمدا ڕووناچی ناوەند ڕووناچی یەکەم ڕووناچی دووەم بۆ نمونە دوو پای هی کام برژۆڵەیە ئەمە دەزانین تاکەکان هی تاریکە کەواتە ڕووناکە ڕووناچی ناوەند ڕووناچی یەکەم ئەدی شەش پای ناوەند یەکەم دووەم جیاوازی ڕەوگەکەی دەبتە شەش پای ڕووناچی سێمە ئەدی بۆ نمونە پێنج پای هاتەوە هی کام برژۆڵەیە مادەم تاچی پایە ئەوە تاریکە کامیانە تاریکی یەکەم تاریکی دووەم ئەو دەبێتە تاچی سێم باشە ئەدیگەر ڕەوگە هاتەوە گوتی سێ لەسەر دوو لەمدا جیاوازی ڕەڕەو سێ لەسەر دوو لەمدا مادەم تاچی نیوێ تاریکە برژۆڵەکەت کامیانە تاریکی یەکەم تاریکی دووەم کەواتە سێ لەسەر دوو لەمدا جیاوازی ڕێڕەوە بۆچێ بۆ برژۆڵی تاریکی دووەم یعنی ئەوانە هەمووی پرسیاریان لێ دروست دەبی دروستکرد بە شێوی چ دروست دەبی بە شێوی ناوچەی ڕووناک دەردەکەوێت ئەویتکیان بە شێوی ناوچەی تاریک دەردەکەوێت ئەو یاسایانە جوانە بەرکە ئەوە باسی ڕووناچی کرد ئەو یاسای بەکاردێنی باسی تاریکی کرد ئەویان بەکاردێنی ئەویان هەتا ئێستا لە وزاری نەهاتەوە ئەو پرسیارە ئەو خشتەیە زۆر گرنگە ئاگدار بە
بابزانین وێنەیەکمان هەیە ئەو وێنەیە پێناسی چمان لۆ دەکا پێناسی جیاوازی ڕەڕەومان لۆ دەکا دی ساین ثێتا با لە وێنەی ئەلف تەماشاکەین دی ساین ثێتا یەکسانە بە چی جەماعەت ئەگەر دیقەتی جیاوازی ڕەڕەوی هەردوو شەپۆل بدەین ئەها لەو درزەوە شەپۆل لە کاتێ لێرە شەپۆل لە کاتیە ئەو قیاسەکەی ناوی چییە L1 ئەوەش قیاسەکەی ناوی چییە L ئەوش هەر L1 ئەگەر دیقەت دەین هەمان قیاسە مادام هەمان قیاسە وشەی جیاوازی مانێت یعنی کەمکردنەوە جیاوازی ڕەڕەو مانەی کەمکردنەوەیە بە هەردووشی کەم بکەینەوە یەڵا L1 کەم L1 هەمان قیاسن ئەنجامەکەی بۆ چەند سفر باشە دی ساین ثێتا یەکسانە بە ئێم لەمدا لە بۆ چێ سفر بوو لە بۆ برژۆڵەی ڕووناکی ناوەند سفر لەمدا بوو کەواتە ئەو برژۆڵەیە کام برژۆڵەیە دەڵێن ئەوەیان برژۆڵەی ڕووناکی ناوەندە بۆچی برژۆڵی ڕووناکی ناوەندە چکە جیاوازی ڕەڕەوەکەی کردێت چەند سفر بە چ بزانم کردێت سفر چکە هەمان قیاسن ئەوانە باشە ئەدی جیاوازی ڕەوگەکەی چەندە جیاوازی ڕەوگە مادەم ئەوە سفر لەمدایە سفری جاران دوو پای کە گوتمان هەر دەکاتە سفر دەکاتە سفر پای کەواتە ئەوە جیاوازی ڕەڕەوەکەیتی ئەوە جیاوازی ڕەوگەکەیتی برژۆلەکەمان چ برژۆلەکە برژۆڵەی ڕووناکی ناوەندە بابینە ئێرە بزانین ئەوە دیساین ثێتاکەی چییە گوتمان وشەی جیاوازی یعنی کەمکردنەوە یەڵا با گەورەکەی کەم بچوو بکەین L1 کۆ لەمدا کەم L1 جەماعەت تەماشاکەن L1 لەگە L1 دەڕوا چ ماوە یەک لەمدا ماوە کام برژۆڵەی ئەوە لە ڕووناکان ئەگەر بەبیرت بێ سفر لەمدا یەک لەمدا دوو لەمدا هەتا دوایی یەک لەمدا کام برژۆڵەیە بە دڵنیاییەوە برژۆڵەی ڕووناکی یەکەمە باشە یەک لەمدا کام برژۆڵەیە چکە تاریکەکان تاچی نیوەیە باشە بەڵام ڕووناکان چیا ژمارەی تەواوی درێژەفۆلە ئەدی ڕەوگەکەی چەندە گوتمان لە جێ هەر لەمداگە گردوو پایدانینەوە یەک جاران دوو پای کەواتە جیاوازی ڕەوگە دەکاتە چەند پای دوو پای باشە جیاوازڕەکەی سفر پای دوو پای چوار پای هەتا دوایی کەواتە جیاوازی ڕەڕەوەکەی یەک لەمدایە جیاوازی ڕەوەکەی چەندە دوو پایە ئاگاداری بن ئەلێرە ئاماژەمان پێکردیە لە شەرحەکەی بابینە سەر وێنەی جیم وێنەی سێمیان بە ئەوجار ئەو جیاوازی ڕەڕەوی وەگرین ئەوی کەم بکەینەوە یەڵا دی ساین ثێتا یەکسانە بە L کۆ یەک لەسەر دوو لەمدا L1 کۆ یەک لەسەر دوو لەمدا کەم L1 ئەوە جیاوازی مانەی کەمکردنەوە L1 لەگە L1 دەڕۆ چ دەمێنێتەوە یەک لەسەر دوو لەمدا جەماعەت تاریک دەرچوو تاریکان چ بوون یەک لەسەر دوو لەمدا سێ لەسەر دوو لەمدا پێنج لەسەر دوو لەمدا هەتا دوایی ئەوە کام برژۆڵەیە یەک لەسەر دوو لەمدا گوتمان تاریک ناوەندی نیە لە چێوە دەست پێ دەکا برژۆڵەی تاریکی یەکەمە ئەدی جیاوازی ڕەوگەکەی چەندە یەڵا لە جێ هەر لەمدایەک دوو پایدانێ دوو لەگەڵ دوو دەڕوا چ دەمێنێتەوە پای دەمێنێتەوە کەواتە جیاوازی ڕەوگەکەی یەک لەسەر دوو لەمدایە جیاوازی ڕەوگەکەی چییە پایە ئەوە نووسیتمان وایە جۆری برژۆڵەکەمان چییە برژۆڵەی تاریکی یەکەمە ئەو ڕسمانە لە بە ئەو ساڵ ئەگەری هاتنەوەی زۆرە ئاگداری بن باشە لەوانە بێتە بڵێ کام لەم سێوێنەیە برژۆڵەی ڕووناک دەنوێنێ بە دڵنیاییەوە ئەوە ها ڕژماری تەواوی درێژەفۆ لە هەردووچیان باشە کامیان برژۆڵەی تاریک دەنوێنێ ئەکید ئەویان چکە تاچی نیوەیە و بە چ کەشمان زانی دەتوانین بڵین ژمارەی جوتی پایە ئەوە ژمارەی تاچی پایە ئەوە دەبێتە برژۆڵەی تاریک